الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. لا پایەکانی بیر و باوەڕ گەیشتینە بیر و باوەڕ بە پەیامەکانی خوای گەورە الئیمان بالرسالات یان بالکتب ئەو پەیامانە و ئەو کتێبانەی کە خوای گەورە ڕەوانەی کردینە. کاتێک کە دەیڵێن ئیمانمان بە کتێبەکانی خوای گەورە هەیە مانای چییە؟ واتە دڵنیایی و یەقینمان هەیە خوای گەورە پەیامی خۆی لە ڕێی مەلایکەتانەوە بۆ چەند کەسێکی هەڵبژێردرا و ناردیە کە پێغەمبەرانن عەلەیهیمو السەڵات وەسەلام و فەرمانی پێکردینە کەوا ئەو پەیامە ڕابگەێنن لۆ خەڵکی و ئەوانیش ڕایان گەیاندیە. وەکو خوای گەورە دەفەرمێ یا موسا ئینی اصطەفەیتوکە عەلە الناسی بریسالاتی وبکەلامی. ئەی موسا ئەمن ئەتۆم هەڵبژاردی و ئیستیفا کردی بەوەی کەوا پەیامەکانی خۆم لە بۆ ناردی و کەلامی خۆم لە بۆ ناردی. و پێغەمبەرانیش عەلەیهیمو السەڵات وەسەلام الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله لە پێش هەموو کەسێکن کەوا پەیامەکانی خوای گەورەیان ڕاگەیاندیە و لە کەسیش نەترساینە لۆ ڕاگەیاندنی ئەو پەیامەی. اینجا کە دەڵێن ئیمانمان بە پەیامەکانی خوای گەورە هەیە واتە ئیمانمان بە قورئان هەیە بە وردەکاری و هەرچی تێیدایە لەو پەیامەی و هەرچی خەبەریشیدایە ئەو قورئانە یان بەڕێیەکی سەحیح پێمان گەیشتە لەبارەی پەیامەکانی پێشی و بە گشتی باوەڕمان هەیە کە خوای گەورە پەیامی لە بۆ پێغەمبەرانی پێشی ناردیە. بە گشتی باوەڕەکەمان هەیە و بە تایبەتیش ئەوانەی کەوا لە بۆمان لە ڕێی سەحیح پێمان گەیشتە کە دەکاتەن ئینجیل خوای گەورە لە بۆ عیسا عەلەیهی سەلامی ناردیە و تەوڕاتی لە بۆ موسا ناردیە و زەبووری لە بۆ داود ناردیە سوحوف لە بۆ ئیبراهیم هاتیە و بە گشتی پێغەمبەرانی دیش پەیام یاخود وەحیان لە بۆ ناردرایە و ئەوانیش ڕایان گەیاندیە. و ئیمانمان بەوەی هەیە کە خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو پەیامانەی پێشووی هەمووی سڕیتەوە و نەسخ بوویتەوە کاتێک کە پەیامی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام و قورئان هاتیە، چونکە قورئان ئەوەی کە پێویست بیتن لە پەیامی پێشی هەمووی لە خۆی دەگری و ئەوەی کە پێویستیش نەبی نەسخی کردیتەوە کەواتە پێویستی بەوەی نییە کە ئەمە بچینە سەر هیچ پەیامەکی دیکە. وەکو خوای گەورە دەفەرمێ الذين يتبعون الرسول النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم. أو پیغمبر عليه الصلاة والسلام خوای گەورە کە ناردیتی لە بۆ ئەوەی پاکە لە بۆیان حەلال بکە، هەندێک شت هەیە پیزوە لە بۆیان حەرام بکە، هەندێک شت هەیە دەستبەستنی تێدا بووە لە بۆیان و زەحمەتی تێدا بووە، ئەو زەحمەتیانەیە لەسەر لادرا. و کاتێک کە دەڵێن ئیمانمان بە پەیامەکانی خوای گەورە هەیە سوبحانەه وتەعالە یعنی هەمویان بەڕاست دادەنین و نەک بەس بەڕازدانان و تەصدیق بەڵکو شوێری دەکەوین و جێبەجێی دەکەین و عەمەلی پێ دەکەین، چونکە بەڕازدانان بەبێ عمل و کار و کردەوە و شوێن کەوتن سوودی نابیتن. وەکو خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ اتبعوا ما أنزل إليكم من ربكم ولا تتبعوا من دونه أولياء. شوێن ئەوە بکەون کە لەلایەن خوای گەورەوە سبحانه وتعالى لە بۆتان دابەزیە لەلایەن خواوە سبحانه وتعالى. و خوای گەورە سبحانه وتعالى ئەو کتێبانەی کە دابەزاندیە تەواوکاری یەکتر بووینە و هەر یەکەیان لە بۆ کاتێک و شوێنێک گونجاو بووە وەکو شەریعەت، ئەگەر نەوەکو ئەسڵی دین ئەسڵەکەیان یەکە وەکو دواتر باسیشی دەکەین. بەڵام قورئان کاملترینیانە کە کۆتا پەیامە خوای گەورە ناردیتی. ئەوەش والله ئەعلەم لەبەرەوەی کە قورئان پەیامی خوایە سبحانه وتعالى لە کۆتا کەتیتە کۆتا جیل کە داببەزیتن، چونکە مەعریفەی ئینسانی تەراکومیە واتە کەڵەکە دەبیتە سەر یەکتر. ئەو مەعریفەی لە هەزاران ساڵ پێش ئێستا دۆزرایتەوە، ساڵانی دوای خۆی مەعریفەکە هەر هەیە مەعریفەی زیاتری دێتە سەرێ، هەتا ئاخیر جیل زیاترین مەعریفەی لۆ دەبینێتەوە. لۆی خوای گەورەش بە حیکمەتی خۆی وای کردیە کە کۆتایەمین جیل کاملترین کتێب و شەریعەتی لە بۆ دابەزیتن کە قورئانە.
ولا هموشيان دريشتر بيتن. بيغمبر عليه الصلاة والسلام لحديث هذا فرمي أعطيت مكان التوراة السبع الطوال، لشويني توراة حفت سورة دريجة كاملة بقرتها توبة بي بخشرايا، وأعطيت مكان الزبور المئين، لزياتي الزبورش سورة كاني مئين صد أواني لصد آيات نزيكن كم تريان زياتر لنزيك صد آياتي نبين بخشرايا كتقريبا لسورة يونس وحتى سورة الشعراء أوانا دبيتن. وأعطيت مكان الإنجيل المثاني، ولزياتي إنجيلش مثانين بيدرايا كلا دواي الشعراء حتى سورة الحجرات أوانا ذكاتن. وفضلت بالمفصل، وبزيادة وفضل ملقر كرايا سورة كاني مفصل بيدرايا كلا حجرات وحتى ناس أوانا سورة كاني مفصليان بيدرين. وأو كتابانا كخواي قورة داي بزاندينا لمانجي رمضان داي بزاندينا، وكل حديثك إمام الطبراني روايتي كرديا دفرمي صحوف إبراهيم لأول كان رمضان دابزيا، وتوراة للشش رمضان دابزيا، إنزيل لسيزدي رمضان دابزيا، زبور لهجد دابزيا، وقرآنش ديارة لدي كوتاي دابزيا. أو شريعتانا كخواي قورة داي بزاندينا أو بيامانا داي بزاندينا إيما دبي بزانين كأصل يعني هيك بلام للشريعة زيانة. خواي قورة فرمي لكل منكم جعلنا شرعة ومنهاجة، لبو هريك كتان شريعتك ريباز وبيرويك ماندانا نيفرمو لكل منكم جعلنا دينا، دين يك دينا كديني تسليمون لأخواي قورة، كديني توحيدة، كديني إسلام تسليمون لأخواي قورة. أما شريعة كان زيانة لو باب زانين لتشتك متفقا أو دينانا هموي لأولها تأخيري ولا تشتك زيوازن، لو شتاني كمتفقا أو دينا هموي مصدرة إخوائية وهموي بيكتا برستيو توحيد وهاتية. إن الدين عند الله الإسلام، إن هذه أمتكم أمة واحدة. وهروها لأصل بانجواز يكن أو بيغمران عليهم الصلاة والسلام، وكو خواي قورة باسي نوح عليه السلام دكا كذا يفرموا ألم تروا كيف خلق الله 7 سماوات طباقا وجعل القمر فيهن نورا وجعل الشمس سراجا تاكوتاي، أو دليل وحدانية فكر كرنا ولا مخلوقات دليل بون لسر خالقي، أو هم بيغمران عليهم الصلاة والسلام بوشيوي هاتين أو بياميان لبو خلشي راقيان ديه. ولقد بعثنا في كل أمة رسولا منهم أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت. همو بيغمبران هاتينا عبادتي تاكوتن هاي خوابكن وخوب دور بقرن لعبادة پرستني هر شتيچي تركب يزغل خواي قورة دا پرستري وشاياني پرستنيا كواتا هميان لأصلي بيامك يكن. هروها همويان بانقوازيان لبو اوي كردية كالسر يك ريو ريباز بين وكو إنسانيت كالسر ريبازي حقا، وكو خواي قورة فرمي شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه. هموتان لسر أو دين يبنو تفرق مكان لا ياسا قشتيا كان أو ياسا أخلاقيا كان بي يان أو ياسا يعني وكو السنة كان خواي بي همو أو دينان أو بيامان هاتينا لبو أوي أو ياسا نرون بكنوا وكو خواي قورا باز دكا أم لم ينبأ بما في صحف موسى لصحف موسى أوهبوا وإبراهيم الذي وفى ولك براو كانوا كتاب إبراهيم هبوا ألا تزر وازرة وزر أخرى كنابي كس جناح كسي بدري تسر وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى أو حقيقتان كحقيقة جيان ياسا كان جيانا لهمو بيا مكان هبوينا. وهروها أصول عبادات كان يعني بنباو بنسيني عبادات كانش لو شريعة بيامانا يكبوا مثلا همو داوي راستقوي كرديا همو داوي خودور قرتني كرديا لعلاقينا شرعي ما بيني نيرومي هموي داوي أوي كرديا نويج بكري بلام شيوازي نويج زياواز بوا داوي أوي كرديا دعاء وبارانا ولا خواي قورة بكري داوي أوي كرديا كبخشين لبو هجاران هبي وكو بنسينا وبنمايكا هموي هبوا وكو خواي قورة لباسي بيغمبران دفرمي يا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا هموي داوي خواردني رزق روزي
پاچیان کردیە بەڵام لە وردەکاریەکان ڕەنگە بە پێی سەردەم هەندێک لە شتەکان جیاواز بن وەکو خوای گەورە باسی مەسەلەن ڕۆژی دەکا ڕۆژی هەبووە لە سەردەمانی عیسا عەلەیهی سەلام و زەکەریا عەلەیهی سەلامی کە بە قسە نەکردن بووە یان کاتەکەی بچینە جیا بووە یان خواردنەکان مەسەلەن هەموو جۆرە خواردنێک حرام نەبووە لە ڕۆژی یان لە خواردنی حیوانی مثلا لەسەر بەنی ئیسرائیل خوای گەورە دەفەرمی وعلى الذين هادوا حرمنا عليهم كل ذي ظفر ومن البقر والغنم حرمنا عليهم شحومهما إلا ما حملت ظهورهما أو الحوايا يعني مثلا بزي أو حيواني لێ حرام کردبوون هەندێک شتی لەبێ حرام کردبوون ئەوەش بە حیکمەت خوای گەورە سبحانه وتعالى یان وەکو ئەوانە خۆیان لەسەر خۆیان توندیان کردیە خوای گەورەش وەکو عقوبەت و دەرسێک ئەوەی لەسەری توند کردینە و لەسەری حرام بووە ئەگەرنا ئەسلی دینەکە هەمووی داوای پاچی لە خواردن پاچی لە قسەکردن پاچی لە هەڵسوکەوت لە هەموو دینەکان یەکە وەکو پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ الأنبياء إخوة لعلات أمهاتهم شتى ودينهم واحد پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام هەموویان برای بابینە ئەگەر داچیان زیابی بەڵام بابیان یەکە مەبەستی لەوەیە ئەسڵ و بنچینەی هەموو پەیامی پێغەمبەران یەکە ئەگەر لە وردەکاریش بە پێی کات و زەمن جیاوازی لە شەریعەتەکان هەبیتن ئەوە بە گشتی باسی پەیامی پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام کە ئەمە بڕوامان پێی هەیە و هەر شەریعەتەکیش کە نەسخ بوویتەوە ئیلا دەبی قورئان یان سنەتی پێغەمبەر عەلەیهیم الصلاة والسلام تەئکیدی لێ بکاتەوە ئەو زا دەبیتە شەریعەت لە بۆمە ئەگەر نا شەریعەتەکانی پێشی نەسخ بووینەوە و ئەگەر نەباسی کردبوو بە تەئکیدکردن نە بە ڕەتکردنەوە ئەوە ئیختیلافێ لە مابەینی عولەما کە شەرع و من قەبلەنا تا چەند وەردەگیرێ ئیشی پێ دەکرێن ئیشی پێ ناکرێتن قورئانی بەرز و بەڕێز کە خوای گەورە لە بۆ ئەو ئومەتە و لە بۆ بەشەریەتی نارد و کۆتا پێیام و کاملترین پێیام چەندان تایبەتمەندی هەیە کە جیاوازە لە کتابەکانی پێشی یەک لەوانە خوای گەورە پاراستیتی ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا له لحافظون بەڵێنی پاراستنی ئەو قورئانەیدایە طبعا کە ئەو بەڵێنەشیدایە مانای وانییە کە ئینسانەکان دەستیان نابێ دەستی گۆڕان و شێواندنی ناکەویتێ وەکو دەستی گۆڕان و شێواندن بەرەو تەورات و ئینجیل چوو ئێستا هیچ لە کتێبەکان بەڕاستی و دروستی نەماینە غەیری قورئان و بەخۆشیان ئەوەی دەزانن ئەوە لە بیر و باوەڕی ئینسانی مسلمانە قورئان لا فاتحەی هەتا ناس هەموو قەولی یەک کەسێ خیتابی ئەڵڵایە جەلە جەلالوه ئێستا تەماشای تەورات و ئینجیلی بکە جارێکی بە ناوی عیسا عەلەیهی سەلام قسەی دەکە یعنی قسەی عیسایە جارێکی دەڵێ خودا وای گوت جارێکی دەڵێ فلان کەس شخصێک تەڵەبەک لە تەڵەبەکان قسەی دەکە هەموو ئەویان ناونێنە ئینجیل لۆی ئەوان دەزانن کە کتێبی وان ڕاست نییە و دەستی ئینسانی گەیشتی تێ زۆر جار دەیانەوێ ئەو منهەجیەت و ئەو تەماشاکردنەی تەماشای کتێبی خۆیان دەکەن بە تەقلید بینن ئەو هەش تەماشای قورئانێ بکەن لە کاتێک ئەوە قورئان زۆر لەوەی دوورە و هەروەها قورئان مصدقە لما بین یدیه کە لە قورئانی زۆر باز دەکە واتە بەڕازدانەری ئەو ڕاستیانەیە کە لە پێشە خۆی هەیە شتێک نییە کە هەمووی نوێ بیتن ئەو حەقائقانەی کەماینە بەڕازدانەنێ نە ئەو حەقائقانەی پەیامەکانی پێشی بەڕاش دادنێ و هەروەها تەفسیلیشە تصدیقا وتفصیلا لكل شيء تفصیل چییە هەندێک شت لە هیچ لە پەیامەکانی ئەو ڕاستی دەکاتەوە ئەو ڕێکی دەکاتەوە ئەو دەڵێ حەقیقەتەکەوا نەبووە کە شێواندیتیان بەڵکو ئەوە ڕاستیەکەیە یان هەندێک وردەکاری دەداتن کە لە پەیامانی پێشی لەناو یەهود و نەسارا و لە ئەهلی کتاب نەبووە و هەروەها لە صفاتی قورئان مهەیمینە واتە زاڵ و بالا دەستە لەسەر کتابەکانی دی وەکو باسمان کرد ئەو تەحریف و تەغییرەی ڕوویدایە قورئان دێ دەرێ ئەو شوێنانە تەحریف و تەغییرە و ڕاست نییە و ئەو شوێنەش ڕاستە وەکو باز دەکاتن و هەروەها قورئان کتێبەکە خوای گەورە تا قیامەت ناردیتی ڕیسالەی خاتەمە پێویستی بە تەواوکاری و لادان و شێواندن و دەستکاریکردن نییە و تەغییر و تەبدیلی قبول ناکاتن ئەو قورئانە خوای گەورە سبحانه وتعالى کردیت یەک گەورەترین معجیزەی ئەو پێغەمبەرەی عەلەیهی الصلاة والسلام
کردیتە گەورەترین معجیزەی ئەو پێغەمبەرەی عەلەیهی سڵاتو وسەلام وتەحەدی پێ کردیە ئەگەر دەتوانن فەئتوو بعەشری سووەری مثلی یەکەم جار دەفەرمی ئەگەر دەتوانن با هاوشێوەی ئەو قورئانەی بینن ئەگەر ناتوانن با 10 سوورەتی هاوشێوە بینن آخر جار تەحەدی دەکە فەئتوو بسوورەتی من مثلی ئەگەر دەتوان با سوورەتەکی بینن ئەو هەموو قسەزان و بەلیغە لەناو عەرەب هەبووە لەو سەردەمی هەتا ئێستاکە و ئەو وشانە هەر لەو پیتانە پێکهاتینەکە 28 پیتی زمانی عەرەبیە لە شتی دی نییە ئەگەر ڕاست دەکەنەوە بەرهەمەکی بەشەریە هەر بەرهەمەکی بەشەری لە دەقەکان شعر بیان هەر نەسەک بیتن بەرهەمەکی هاوشێوە یان لەوەی باشتر هەیە با کەسێک بتوانیتن ئەو تەحەدای جواب بداتەوە هاوشێوە یان نزیک لەو قورئانەی بینی و کەس نەیتوانیە و بە ئیعتیرافی کافر و مسلمانان ئەوە دوورە لەوەی کە کەسێک بتوانی هاوشێوەی ئەو قورئانەی بینی لەبەرەوەی خوای گەورە لەو پەڕی بەلاغەت و فەساحەتی دانایە یعنی ئەو ڕێکخستن و تەئلیفی ئەو قورئانەی ئەو وشانەکە لە تەنیشت یەکدری دانرایە هەڵبژێردرایە و ئەو معنایە تێر و پڕەی دەداتن هەمووی ئیعجازە ئەو ڕستەیە دەربینە هەرچەند هەرچی زمانەوان و عاقڵە فکر بکاتەوە ناتوانی شتێکی وە لە شوێنی دابنێتن وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين فإن لم تفعلوا ولن تفعلوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة ئەگەر گومانێکتان هەیە هەمووتان کۆ ببنەوە بزان دەتوان سوورەتێک هاوشێوەی ئەو قورئانە بینن ئەگەر نەشتان توانی و ناشتوانن لە داهاتوودا کەواتە خۆتان بپارێزن و ئیمان و بڕوابێن و واز لە کوفر و بێباوەڕی بێنن کەواتە گەورەترین معجیزە کە لە بۆ ئەو پێغەمبەرە عەلەیهی سڵاتو وەسەلام هاتیە و لە بۆ ئەو ئومەتەی هاتیە ئەو قورئانەیە بەو معنایانەی کە لە خۆی گرتیە و بەدەور بڕین و بەلاغەتەی کە ئەو قورئانە لە خۆی گرتیە لۆی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام دەفەرمی هەر خوای گەورە هەر پێغەمبەرە نەچی ناردبی کۆمەڵە معجیزە و بەڵگە و نیشانەچی لەگەر ناردی زیاتر معجیزاتی پێغەمبەرانی پێشی معجیزاتی مادی بووە دەفەرمی بەڵام ئەوەی درایتە من ئەو قورئانەیە کە دەخیندرێتەوە ئەو وحیە و ئەمن ئومێدم وایە لە هەمووان زیاتر شوێن کەوتوم هەبی لە ڕۆژی قیامەت لۆ لەبەرەوەی ئەو معجیزاتی پێغەمبەران عەلەیهیموس سڵاتو وەسەلام ئەو جیلە و ئەو ئومەتەی ئەو سەردەمی دیتیتی بەڵام ئەو معجیزاتی ئەو پێغەمبەری عەلەیهی سڵاتو وەسەلام کە گەورەترین معجیزەی لەناو ئەو پەیام و قورئانەیە کە دەمینێتەوە لە پاشی پێغەمبەریش هەتا ڕۆژی قیامەتی کەواتە ئەو ئیعجازە لە بەردەستی هەموو جیلەکان دەبیتن وەکو خوای گەورە لە قورئانی دەفەرمی وقالوا لولا نزل عليه آية من ربي دەیانگۆ بەڵگە و نیشانە یعنی معجیزاتی و چی معجیزاتی پێغەمبەرانی دی لە مرد و زیندیکردنەوە لە شیفادانی نەخۆش لە دار عەسایەکە شتێکی وا لە بۆی نایەتن خوای گەورە وەڵامیان دەداتەوە ئەوەلەم یەکفیهم ئەنا ئەنزەلنا ئیلەیکە الکیتابە یوتلا عەلەیهم ئەوەندە بەس نییە کە ئەمە ئەو کتابەمان لە بۆ ناردینە کە بەسەریاندا دەخیندرێتەوە کە ئەو کتابە لە هەموو دەربڕینەکانی ئیعجازی تێدایە لە هەموو ئەو حکم و مانایانەی دەیدا ئیعجازی تێدایە و هەر کەسێک بیخینیتەوە و دیراسەی بکا دەزانی مستحیلە ئەوە بەرهەمی دەستی بەشەر بی وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم